بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میرەبان. گێمی دووەمی یاری نێوان ڕێناس و کەرکووکان بۆ دەگوازینەوە. یاریەکە دەستی پێکرد تۆپ لە بەرژەوەندی کوڕانی کەرکووک. ئێستا تۆپێکی مەترسیدار، بەڵام تۆپەکە هەڵدەگەڕێتەوە بۆ سەر خانەی گۆڵی تیپی کەرکووک. تۆپ لای شاکارە، ئێستا هاوتا تۆپی لایە، تۆپ لای هاوتا. سامان بورهان تۆپەکە وەردەگرێت، تۆپ لای دانەرڤایز بۆ ناو خانەی گۆڵی تیپی ڕێناس. دانەرڤایز تۆپی لایە، ئەمە ڤاران تۆپەکەی لێ وەردەگرێت، ئەمە ڤاران تۆپەکەی کۆنتڕۆڵ دەکات. تۆپێک بۆ سەردار، تۆپ لە بەرژەوەندی ڕانی ڕێناس و ئومێد مەلایە. خۆشەویستان، تۆپەکە جێبەجێکرا لەلایەن ئومێد مەلا. تۆپ لای سەردارە، تۆپ بەرەو پێش سەردار. تۆپێک گۆڵی یەکەم بۆ ڕێناس، گۆڵ یەکەم لەلایەن یاریزان هاوتا، گۆڵی یەکەم لەلایەن یاریزان هاوتا بۆ تیپی ڕێناس. هەر لە خولەکەی سەرەتاوە لە گێمی دووەم تۆپەکەیان خستە خانەی گۆڵی تیپی کەرکووک. ئاهەنگی خۆشی یاریزانانی تیپی ڕێناس. ڕێناس گۆڵی یەکەمی تۆمار کرد، دوو خولەک دوای دەستپێکردنی یاریەکە گۆڵەکەیان تۆمار کرد لە گێمی دووەمدا. ئۆڤەرێکی یەکجار جوان لەلایەن یاریزان. سەردار هاوتاش بە کەلا خستێ ناو تۆڕی خانەی گۆڵی کاپتن داستان چەلاوی لە تیپی کەرکووک. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی ڕێناس. هەڵدانی تۆپ بۆ دەرەوەی یاریگا. ئێستا یاریزانانی ڕێناس لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی یاریزانێکیان. کاپتن هەمەڤاران تۆپەکە جێگیر دەکات. تۆپ بەرەو ئاراستەی پێشەوەی یاریگا، تۆپەکە بەرەو پێشەوە. داستان تۆپەکە دەگرێت و هەڵدەداتەوە لای یاریزان ئارام بابان. ئارام بابان بۆ لازۆ عەلی، لازۆ عەلی فاوڵ لە بەرژەوەندی لازۆ عەلی. تۆپ لای سامانە، سامان تۆپ بەرەو ئاراستەی خانەی گۆڵی تیپی ڕێناس. فاوڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک. کاپتن سامان بورهان تۆپەکە دوور دەکەوێتەوە و دەچێتە بەشی پشتەوەی
تۆپەکە جێبەجێ دەکرێت لای ئەمینە. ئەمین تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناو خانەی گۆڵی ڕێناس. تۆپێکی جێگر و مەترسیدار لەلایەن یاریزان ژمارە 7 ئەمین. یاریزانی لاوی تۆپێکی زۆر جوان بەڵام بەر پشتی یاریزانانی ڕێناس دەکەوێت. ئاوت لە بەرژەوەندی کوڕانی ڕێناس. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی ڕێناسە. مەڵە خۆشەویستان ئەو لایڤەتان ڕاستەوخۆ بۆ دەگوازینەوە لە یاریگای ئازادە ڕەش. شاکار تۆپەکە دەنێرە بۆ پێشەوە بەڵام ناگات و ئێستا تۆپ لای لازۆ عەلیە. لازۆ بۆ سامان بۆ ئارام بابان. ئارام بابان تۆپێکی جوان بەرەو پێشەوە. ئارام بابان تۆپێکی یەکجار مەترسیدار دروست دەکات لەسەر خانەی گۆڵی ڕێناس. ئەم جارەشان دووبارە هەلێکی زۆر جوان دەقۆزێتەوە بەڵام سامان بورهان تۆپەکە دەداتە یاریزانانی کەرکووک. تۆپەکە وەردەگرنەوە یاریزانانی کەرکووک تۆپەکە وەردەگرنەوە. دووبارە سامان بورهان بەڵام تۆپەکەی ناگاتێ. ئێستاش تۆپەکە هەر لە بەرژەوەندی کوڕانی کەرکووکە. تۆپ لای لازۆ عەلیە. لازۆ عەلی تۆپێک بەرەو ئاراستەی گۆڵی کاپتن شەما. تۆپێک بۆ ناوە بەڵام بەسەر سپینی گۆڵدا و دەڕاتە دەرەوەی یاریگە. تیپی کەرکووک بە سێتی سوور یاری دەکات. تیپی ڕێناس بە سەرکردایەتی کاپتن ئاکۆ ڕاهێنەری لێهاتوو. یاریەکە لە بەرژەوەندی تیپی ڕێناسە بە ئەنجامی 1-0. لە خولەکی دووی گێمی دووەمدا گۆڵەکەی تۆمار کرد لەلایەن یاریزانی لاو هاوتا. تۆپ لای کاپتن سامانە. فاوڵ جێبەجێ دەکرێت بۆ کوڕانی کەرکووک. تۆپەکە جێبەجێ کرا لایەن کاردۆس. کاردۆس بۆ ئاراس بۆ ئەمین تۆپی لایە هەر بۆ ئاراس. ئێستاش تۆپ لای ئەمە بارانە و لێخاتە دەرەوەی یاریگە. تۆپ لای ئەمینە. ئەمین تۆپێک بۆ ناوەوە. تۆپ لای ژمارە 8. تۆپ لای کاپتن سامانە. فاوڵ لە بەرژەوەندی سەرهەد. تۆپ لای لازۆ عەلیە. لازۆ عەلی ژمارە 19. تۆپێک بۆ ئارام بۆ پێشەوە بۆ لازۆ عەلی. فاوڵ لە بەرژەوەندی لازۆ عەلی. وا دیارە یاریزانێکی ڕێناس موسابە. مەترسی لەسەر خانەی گۆڵی ڕێناس هەیە لەو کاتەدا. وا دیارە تۆپەکە جێبەجێ کرا بەڵام بۆ سەر ستونی خانەی گۆڵی تیپی ڕێناس. تۆپەکە دەچێتە ماڵی گۆڵ. وا دیارە داوای هاوکاری چارەسەری سەرەتایی دەکات سەردار. یاریزان سەردار لەسەر ئەرزە. وا دیارە داوای چارەسەری سەرەتایی دەکات.
كتم دير جنبو حاضر كنا بس شوي وكان شوي لا كثير خير أولا تسوي بالليل نتسيب بالكف توب لبرجواندی تیپی رناس و همه باران جێبەجێ دەکات. تۆپەکە جێبەجێ کرات. یاریزان ژمارە 44 شاکە تۆپی لایە. تۆپ لە ناوەڕاستی یاریگا بە قوڕانی ڕێناسە. بەڵێ ئێستاش تۆپەکە بەرەو پێشەوە یاریگا، بەڵام وا دیارە سامبوران تۆپەکە کۆنتڕۆڵ دەکات. تۆپ لای کاردۆ چاویە. کاردۆ چاوی تۆپی لایە، بەڵێ ئێستا لە تۆپ لای سامان بورهانە. تۆپ لای ژمارە 14 یاریزانی ژمارە ڕێناس. کاپتن سامانی زاری زەر وەردەگرێت بەهۆی مناقەشەکردن لەگەڵ یاریدەدەری حەکەمی ناوەڕاست. یاریزان دارەڤان دێتە ناو یاریگا لە خولەکی 13 گەمی دووەم. یاریزان دارەڤان ئەسکەندەر دێتە ناو یاریگا. تۆپ لای شاکارە. شاکار بۆ نامۆ. نامۆ تۆپی لایە، بەڵام لازۆ عەلی. لازۆ عەلی داوای فاوڵ دەکات. وا دیارە هەمویان ناڕازین بەرامبەر سافیرە لێدانی ئەو فاوڵی ئێستا جێبەجێ دەکرێت لەلایەن کاردۆس. جێبەجێکرا لەلایەن کاردۆس. سامان بورهان تۆپی لایە. تۆپ لای ئەمینە. ئەمین بۆ ئاراس. ئارام بابانی. تۆپ لای ئەمینە. ئەمین بۆ پێشەوەی یاریگا. تۆپ لای سەرهەدە. سەرهەد بۆ ئەمین. بەڵە کۆرناڵ لە بەرژەوەندی ڕانی کەرکووکە. تۆپەکە جێبەجێ کرا. تۆپ لای کاردۆسە. کۆرناڵ لە بەرژەوەندی ڕانی کەرکووک. تۆپەکە جێبەجێ دەکرێت لایەن لازۆ عەلی. لازۆ عەلی بۆ ناو خانەی گۆڵ، بەڵام وا دیارە تۆپەکە دێتە دەرەوە مەترسی لەسەر خانەی گۆڵ نامێنێت. ئێستاش تۆپ لای لازۆ عەلی. لازۆ عەلی تۆپێکی درێژی جوان بۆ ناو خانەی گۆڵ. بۆ دەرەوەی یاریگا. تۆپێکی
دیاریاری بەڕێ نەکراوە. خولەکی 15مان وەلانە لە گێمی دووەمدا 30 خولەکی کاتی یاسایی یاریەکە ماوە. ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی ڕێناس. لە خولەکی دووی گێمی دووەمدا یاریزان هاوتا گۆڵی خۆی و یەکەمی یاریەکەی تۆمار کرد. دیارە داوای هاوکاری سەرەتایی دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو یاریزانەی کە لە سەر لا کێشەی هێڵی سەوزە ڕاکشاوە. یاریزان شاکار دەگەڕێتەوە ناو خانەی گۆڵی تیپی ڕێناس. ئاوتەکە جێبەجێ دەکرێت. ئێستا تۆ لای کاردۆسە. کاردۆس عەلی لە هێڵی پشتەوەی تیپی کەرکووک تۆپەکە ئاماژە بەرەو پێشەوەی یاریگایە. تۆ لای سەرهەدا سەرهەد تۆپەکە دەباتە پێشەوە. بەڵە فاوڵ لە بەرژەوەندی یاریزان ژمارە 99 کەرکووک سەرهەد. سامان لەسەر تۆپە جێگیریەکەیە. کاپتن سامان تۆپەکە جێبەجێ دەکات. پەنارتی بۆ تیپی کەرکووک. بەڵێ بە دەستی یاریزانشی دەکەوێت. بەڵێ زەربەت جەزا بۆ تیپی کەرکووک. وا دیارە بەردەستی یاریزانێک کەوتووە. زۆر بە وازعیش دیارە کە بەدەست کەوتووە. بەڵام دیارە تیپی ڕێناس دەڵێن پاڵیان بە یاریزانەکەی و ناو لەو کاتیدا دەستی لە خۆی بۆتەوە بۆیە نابێتە پەنارتی. بەڵام حەکەم سوورە لەسەر بڕیارەکەی خۆی. سوورە لەسەر بڕیاری ڕەکلەت جەزا. سەداسەد بەردەستی کەوتووە. وا دیارە لازۆ عەلی لەسەر تۆپەکەی و دەیەوێت تۆپەکە جێبەجێ کات بەرەو خانەی گۆڵی کاپتن شەماڵ لە تیپی ڕێناس. تا ئەو خولەکەش ئەنجامی یاریەکە 1-0 لە بەرژەوەندی تیپی ڕێناس. ئەگەر ئەم پەنارتیە گۆڵ بکرێ و ئەنجامەکە دەبێتە 1-1. ئێستاش تۆپەکە جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزان لازۆ عەلی. لازۆ عەلی بۆ ناو خانەی گۆڵی شەماڵ. بەڵێ گۆڵ بۆ لازۆ عەلی. گۆڵێکی جوان بەڵام بەداخەوە ناهێشت خۆشی و ئاهەنگی ئەو گۆڵە بژێردرێت. وا دیارە حەکەم سافرێدا بۆی یاریزانان هێور ببنەوە. بە دوای چارەسەرێکی سەرەتایی و ئاساندا دەگەڕێت بۆ ئەوەی تووشی کێشە و مشکلە نەبێت یاریەکە بەبلایەنەوە بە خۆشی بەڕێوە بڕوات. Lemon chutney ready guys.
گۆڵی یەکەم بۆ کەرکووک، گۆڵی یەکەم بۆ تیپی کەرکووک. ئەنجامی یاریەکە 1-1. لە خولەکی 20 گێمی دووەمدا گۆڵی ژمارە 1 تۆمارکرا لەلایەن یاریزان لازۆ عەلی. فاوڵ لە بەرژەوەندی تیپی ڕێناس. بەڵێ بڕوا بە شێوازێکی زۆر جوان داوای لێبوردن لە یاریزان دەکات، دەزانێت کە هەڵەیە. بەڕاستی شتێکی زۆر جوانە گەر یاریزان داوای لێبوردن لە تیپی بەرامبەر دەکات و لە یاریزانی بەرامبەر دەکات. بەڵێ ئێستا تۆپ لای تیپی ڕێناسە. هەڵە لە بەرژەوەندی تیپی ڕێناس. هەمە باران تۆپ لە ناوەڕاستی یاریگاوە بەرەو ئاراستەی خانەی گۆڵی داستان چەلاوی. تۆ بەرەو ئاراستەی پێشەوە تۆپەکە جێبەجێ دەکات. تۆپەکە لازۆ عەلی وەری دەگرێت. لازۆ عەلی تۆپ دێتەوە بەر قاچی شاکار. شاکار بۆ ناوە. داستان چەلاوی تۆپەکە وەردەگرێت. هەڵەیەشی گەورە لە بەرامبەر گۆڵچی دەکرێت. سەلامەتی بۆ هەردوو یاریزان. ژمارە 8 لە تیپی ڕێناس وا دیارە بەرێک کەوتە ڕوویان داوە. وا دیارە یاریەکە ئەنجامەکە لێک نزیکە. دەیانەوێت ئەمساڵ سێ خاڵی یاریەکە بەدەست بێن هەریەکەیان لە تیپی کەرکووک و تیپی ڕێناس. تۆپ لای یاریزان ژمارە 8 ڕێناسە. تۆپ بەرەو پێشەوەی خانەی گۆڵ لای سەردارە. سەردار بۆ پێشەوەی یاریگا. سەردار بەڵام ژمارە 27 تۆپەکە وەردەگرێت. تۆپ لای کاردۆ چاویە. کاردۆ چاوی تۆپەکە جێبەجێ دەکات بەرەو خانەی گۆڵی ڕێناس. تۆپ لای کاردۆسە. مەڵە فاوڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک. بەرکەوتە ڕوویداوە لە نێوان یاریزان هەمەدانی و یاریزانی ڕێناس. تۆپ لای داروانە. داروان تۆپەکە دێنێتەوە دەرەوە. تۆپ لای لازۆ عەلی. لازۆ عەلی بەرەو ئەمین. ئەمین لە ئەمینەوە بۆ بەڵێ فاوڵ. فاوڵ لە بەرژەوەندی یاریزانی تیپی کەرکووک ئەمین ژمارە 7. تۆپێکی مەترسیدار جێگیر دەکرێت بەرەو خانەی گۆڵی ڕێناس. تۆپەکە لەلایەن کاپتن سامانەوە جێبەجێ دەکرێت. کاپتن شەماڵ لە ناو خانەی گۆڵی ڕێناسدایە. چەندین هەلی مەترسیداری گەڕاندوتەوە یاریزانان و کوڕانی کەرکووک.
تۆپێکی جێگیری مەترسیدار بۆ سەرخانەی گۆڵی ڕێناس. وا دیارە گۆڕانکاری دەکرێت، سەردار دێتە ناو یاریگا و کۆرناڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک. بۆچی تۆپەکە دەکاتە کۆرناڵ، تۆپێکی ئاسان دەکاتە کۆرناڵ. ئێستاش ئەمین تۆپەکە جێبەجێ دەکات بۆ بلای سامان بورهانە. سامان بورهان تۆپی لایە، سامان بورهان تۆپی لایە بەرەو خانەی گۆڵی لازۆ عەلی. لازۆ عەلی دەوێت تۆپەکە کۆنتڕۆڵ بکات و پێی کۆنتڕۆڵ ناکرێت و گۆڵچی تۆپەکە قۆرق دەکات. تۆپ لای شەماڵە. شەماڵ تۆپەکە جێبەجێ دەکات بە لێدانێکی بەرز. تۆپ لە ناوەڕاستی یاریگایە بۆ کاردۆس. کاردۆس بۆ سامان. سامان بەرەو پێشەوە یاریگا. تۆپ دەچێتە دەروی یاریگا و دەبێتە ئاوڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک. تۆپ لای دانەربایس. دانەربایس بۆ محەممەد. تۆپ لای سەرهەدا. سەرهەد بۆ لازۆ عەلی. لازۆ عەلی تۆپەکە قۆرق دەکات. یاریزانی لاو ئەمین. ئەمین تۆپ بۆ پێشەوەی بۆ ئارام بابانی، بەڵام حەمەڤاران تۆپەکە دێنێتەوە دەرێ. تۆپ لای سامان بورهانە. سامان بورهان بۆ سەرهەد. سەرهەد 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 دەڕاتە پێشەوە، بەڵە تۆپێکی جوان، بەڵام حەمەڤاران دەیکاتە کۆرناڵ و دەچێتە خانەی گۆشەی کۆرناڵ لە بەرژەوەندی تیپی کەرکووک. تۆپ لای لازۆ عەلیە. لازۆ عەلی کۆرنەکە جێبەجێ دەکات. تۆپ لای سەرهەدا. سەرهەد بۆ ناوە، بەڵێ یاریزان دەکەوێت بە ئەرزە. بۆ عەلی تۆپەکە هەڵبداتە دەرەوە. دیمەنێکی جوان دەبوو ئەگەر یاریزانی کەرکووک ئەو تۆپەی بستایە دەرەوە، چکە یاریزانی ژمارە لە ئەرزایە داوای چارەسەری سەرەتایی دەکات، بەڵام تۆپەکەی نەخستە دەرەوە و تۆپەرێکی جوانی کرد و بەڵام بووە ماریۆ تۆپەکەی لەسەر خانەی گۆڵدا هەڵدایە دەرەوە. سی خولەکی کاتی یاسایمان وەلا ناوە. چارەسەری سەرەتایی بۆ ژمارە 14 کرا کارتە شاکار. بەڵە خۆشەویستان ئێستاش ڕاستەوخۆ لەلایەن کاکە ڕەوەند دەگوازرێتەوە بۆ ئێوەی بەڕێز. هەروەها منیش وەخۆم سابیر عاجی بێژەری ئەو یاریە دەکەم بە شێوەیەکی کوردی پەتی سادە و ساکار. بۆ ئێوەی خۆشەویست هیوادارم بە دڵێشی گەورە لێمان وەرگرن. تۆپ لای حەمەدانیە. تۆپ لای حەمەدانیە ناوەڕاستی یاریگاوە بۆ ئەمین. تۆپ لای ئەمینە. تۆپ لای ئەمینە. تۆپەکە لە ناوەڕاستی یاریگاوە بۆ سامان. تۆپ لە باڵی ڕاستی یاریگا لای لازۆ عەلی. لازۆ عەلی بۆ سەرهەد. سەرهەد بۆ پێشەوە، بەڵام تۆپێکی زۆر جوان، بەڵام شەماڵ تۆپەکە دەگرێت و
لە بەرژەوەندی خۆی کۆتایی بەو هێرشە هەڵگەڕاوەیە دێنێت. تۆپ لای شەماڵە، شەماڵی گۆڵپارێزی تیپی ڕێناس. تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناوەڕاستی یاریگا. کاپتن سامان تۆپەکە دەگەڕێنێتەوە بەرەو خانەی گۆڵی تیپی ڕێناس. وا دیارە فاوڵە لە بەرژەوەندی تیپی کەرکووک. کاپتن سامان لەسەر تۆپەکەیە و جێبەجێ کرا و تۆپ لای هاوتایە، تۆپ لای دارەبانە. دارەبان دەیگەڕێنێتەوە بۆ هێڵی بەرگری خۆیان، هێڵی بەرگری کەرکووک. وا دیارە یاریزانێک، بەڵام تۆپێکی مەترسیدار لەسەر خانەی گۆڵی تیپی ڕێناس. تۆپ لای حەمەدانیە، حەمەدانی تۆپێک بۆ پێشەوە، تۆپێک بۆ پێشەوە، تۆپێکی یەکجار مەترسیدار لەلایەن یاریزان ئارام بابانی. بە تەنیش ستونی خانەی گۆڵدا دەڕواتە دەرەوە. وا دیارە ئەو هەوڵەیە کە بێسوود بوو بۆی سوودی لە نەبینی. دیارە موسابیش، دیارە ئارام بابانی موسابە. ئەمەڤاران تۆپەکە جێبەجێ دەکات لە ناو خانەی گۆڵی ڕێناسدا. تۆپەکە جێبەجێ کرا بۆ ناوەڕاستی یاریگا. تۆپ لای کاپتن سامانە، بەڵام وا دیارە شاکار تۆپی لایە. ئەنجامی یاریەکە یەک بە یەکە لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە، چکە یەکی دوو خاڵ لە دەست دەدەن بەو ئەنجامە. کوڕانی کەرکووک بە سێتی سووریاری دەکەن، کوڕانی ڕێناسیش بە سێتی شین. تۆپێک بەرەو ئاراستەی پێشەوەی یاریگای خانەی گۆڵی کەرکووک، بەڵام تۆپ بۆ دەرەوەی یاریگا و دەبێتە هەڵدانی لا لە بەرژەوەندی ئۆفسایدە. ئۆفساید کاردۆ چاوی تۆپەکە جێبەجێ دەکات. تۆپ لای بڕوا ماریۆ، بڕوا ماریۆ تۆپ بۆ پێشەوە، تۆپ بۆ پێشەوە. ئومێد مەلا تۆپەکە وەردەگرێت، تۆپەکە وەردەگرێت. ئومێد مەلا تۆپەکە وەردەگرێت. تۆپ لای سەردارە، سەردار بەرەو ئاراستەی پێشەوەی یاریگا، بەڵام سەرەت تۆپەکە وەردەگرێت. تۆپ لای دانەرە، دانەر، دانەر تۆپەکە بەرەو پێشەوە، تۆپەکە بەرەو پێشەوەی دانەر، دانەر بەرەو هێڵی سزا. بەڵێ لازۆ ئومێد مەلا تۆپەکە بڵاتە ناوەڕاستی یاریگا و سەرهەد. تۆپەکە وەردەگرێت و ێساش تۆپ لە بەرژەوەندی سەرهەدە، سەرهەد لە تیپی کەرکووک. بەڵێ سەردار تۆپی لایە، سەردار تۆپێک بەرەو ئاراستەی پێشەوەی خانەی گۆڵی کاپتن داستان چەلاوی، بەڵام کاپتن داستان چەلاوی لە ناو خانەی گۆڵی خۆڵدا ئاماژە ئەوە دەکات کە تۆپەکان بێنە پێشەوە. تۆپ لای سامان بورهانە، سامان بورهان، سامان بورهان تۆپ لە ناوەڕاستی یاریگاوە بەرەو پێشەوە. تۆپ لای ئەمینە، ئەمین ژمارە هەفتا ئەوت. تۆپێکی یەکجار جوان بۆ سەرهەد، سەرهەد ناگاتە تۆپەکە و تۆپ دەبێتە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی تیپی ڕێناس. تۆپێکی یەکجار جوان لەلایەن یاریزان ئەمین، بەڵام سەرهەد تۆپەکەی پێ کۆنتڕۆڵ ناکرێت و ئێستاش تۆپەکە جێبەجێ کرا لەلایەن حەمەڤاران لە ناو خانەی گۆڵی تیپی ڕێناس.
تۆ بلای ئومێد مەلایە ئومێد مەلا تۆپی لایە تۆ بلای سەردارە سەردار تۆپی لایە فاوڵ لە بەرژەوەندی سەردار و یاریزانی تیپی ڕێناس کاپتن حەمەڤاران دێتە سەر تۆپەکە و تۆپەکە جێگیر دەکات بەرەو خانەی گۆڵی کاپتن داستان چەلاوی تۆپێک بەرەو خانەی گۆڵی کەرکووک لە ڕێگایە تۆپێک بەرەو خانەی کەرکووک لە ڕێگایە تیپی کەرکووک ئاوت لە بەرژەوەندی تیپی ڕێناس هەڵدانی لا جێبەجێ دەکرێت لایەن ئومێد مەلاوە کۆڕنە لە بەرژەوەندی تیپی ڕێناس ئەم کۆڕنەیە لە بەرژەوەندی کوڕانی ڕێناسە کوڕانی ڕێناس کۆڕنەکە جێبەجێ دەکەن حەمەڤاران کۆڕنێ بەڵام داستان چەلاوی تۆپەکە بە ئاسانی دەگرێت و لازۆ عەلی تۆپەکە دەباتە پێشەوە و خانەی گۆڵی فاوڵ لە بەرژەوەندی لازۆ عەلی لازۆ عەلی تۆپەکە لایە وا دیارە کاردۆس تۆپەکە جێبەجێ دەکات تۆپەکە بەرەو لای ڕاستی یاریگا تۆ بلای ماریۆ ماریۆ تۆپی لایە تۆ بۆ سەرهەد سەرهەد تۆپەکە ئەوە تۆپەکە وا دیارە دەچێتە دەرەوەی یاریگا و ناو جمهور و هاندەران تۆپەکە گەڕایەوە ناو یاریگا تۆ بلای سەرهەدە یاریدەری لایەکی یاریگا دێکار یاریدەری ناوەڕاستکاری کەریمە وا دیارە سامان برهان تۆپی لایە سامان برهان غەڵەتێکی کوشندە لە نزیک خانەی گۆڵی کەرکووک ئەمڕۆ سێ چوار هەڵەی کوشندەی لە نزیک خانەی گۆڵی کەرکووک ئەنجام داوە تۆپ لە بەرژەوەندی شاکارە من تێبەرداوە 38 دقەمان تێبەرداوە لە کاتی هەستی بەڵێ بەڕێزان ڕۆن محەممەد و سابیر حاجی لەگەڵتان بگواستنەوە یاریەکە تۆپەکە جێبەجێکرا لە یاریزان شەماڵ یەشێکی مەترسیدار ئێستا تۆ لای باڵە تۆپێکی جوان بەڵام بۆ دەرەوەی خانەی گۆڵی تیپی کەرکووک تۆپێکی زۆر جوانی ئاراستەی خانەی گۆڵی کاپتن داستان چەلاوی کرد لەلایەن ژمارە 7 سەردار لە تیپی ڕێناس بەڵام تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگا تۆ بلای کاردۆ چاوی بۆ بڕوا ماریۆ تۆپەکەی لایە تۆ بلای کاردۆسە ئێستاش تۆپەکە لای سەرهەدە سەرهەد بۆ پێشەوە یاریگا تۆ بلای ئەمین بۆ پێشەوە بەڵێ فاوڵ لە بەرژەوەندی شاکار بەڵێ بەرێککەوتنیەک
ڕوویداوە لە نێوان هەردوو یاریزان ئەمین دیارە هێزە ئەمنیەکان بۆ پاراستنی جانی تەبایی و برایەتی و یەکریزی خۆشەویستانی ئەم شارە بەشداری دەکەن لە چالەکەکانی ئەمڕۆی وەرشی ئەم شارەدا. هێزە ئەمنیەکان بڵاویان پێ دەکرێت بۆ ئەوەی گرژی و ئاڵۆزی ڕوونەدا لە ناو یاریگادا جانی تەبایی و برایەتی و یەکریزی و پێکەوەژیان لەم شارەدا لەو پەڕی بەرز و یارێکی چارەنووساز لە گەڕی یەکەمی خولی نابی ڕانیەدا بە هەردوو تیپی مێناس و کەرکوب دەستی پێکرد. وا دیارە یاریزان دەڕواتە دەرەوەی یاریگا وا دیارە بە پیسی لێدانی بەرکەوتووە. ببورن بۆی پشتوانی بخەتەوە کەمێک لە لایڤەکە دابڕین. ئێستا تۆ لای سەردارە سەردار تۆ دەداتە ئاوت تۆپەکە جێبەجێ دەکرێت لەلایەن بڕوا ماریۆ بەرەو ناوەڕاستی یاریگا. تۆ بلای دارڤانە دارڤان تۆپی لایە دارڤان تۆپەکە دەداتە لازۆ عەلی لازۆ عەلی فاوڵ لە بەرژەوەندی لازۆ عەلی فاوڵێکی جێگیر بۆ یاریزانانی کەرکوب. تۆپێکی سابت و جێگیر لەلایەن کاپتن سامانەوە جێبەجێ دەکرێت بەرەو خانەی گۆڵی ڕێناس. تۆپەکە لەلایەن کاپتن سامان جێبەجێ دەکرێت ڕاستەوە خۆیەکی جوان بەڵام بۆ دەرەوەی ستونی گۆڵ چۆ دەرەوەی ستونی گۆڵ بەتەنی ستونی گۆڵدا دەچێتە دەرەوە. ئێستاش یاریەکە ئەنجامی یەک بە یەکە لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. تۆ بۆ ناوەڕاستی یاریگا تۆپەکە دەچێتە دەرەوە لەلایەن ژمارە 4 تیپی ڕێناس. وا دیارە کاپتن بەڵە خۆشەویستان تۆپەکە جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزان ئەمەدانی بۆ ئەمین تۆپەکە دێنێتە دەرەوە لەو بەرگرە قورسەیدا. تۆپ لای ئەمین تۆپی لایە تۆپ لای ژمارە هەفتا عەود ئەمینە بەڵام وا دیارە فاوڵ لە بەرژەوەندی تیپی کەرکوب فاوڵ بۆ یاریزان ئەمین نەبی فاوڵێکی مەترسیدار لەسەر خانەی گۆڵی تیپی ڕێناس هەیە. کاپتن سامان تۆپێک ئاراستەی خانەی گۆڵی شەماڵ دەکات لە تیپی ڕێناس.
45 خولەکمان وەلا ناوە کاتی یاسایی یاریەکە. تۆپەکە جێبەجێ دەکرێت لە کاپتن سامان. تۆپ حەمەڤاران دێنێتە دەرەوەی خانەی گۆڵی تیپی ڕێناس. ئەم جاریان هەڵەیەک بۆ ناو خانەی گۆڵی تۆپەکە ئاراستەکەی پێچەوانە دەبێتەوە بەرەو خانەی گۆڵی کەرکووک. تۆپ لای حەمەدانی. ئێستا تۆپ لای کاپتن داستان چەلاوی بۆ سەرهەد بۆ کاردۆس. کاردۆس تۆپەکە دەکاتەوە سەرهەد بەرەو پێشەوەی یاریگا. بەڵام تۆپ لە بەرژەوەندی کوڕانی ڕێناسە ماڵی گۆڵ. ماڵی گۆڵ هرونا خلصي مزيادة كده. فاول بۆ بڕوا ماریۆ. بەڵام تۆپەکە جێبەجێکرا لایەن یاریزان سامان بۆ حەمەدانی بۆ بڕوا ماریۆ تۆپی لایە دەیداتە سەرهەد بۆ پێشەوەی یاریگا. دیارە یاریزانانی ڕێناس ناڕزایەکیان هەیە کە ئەوەیە دەبووی نزاری بەڕووی یاریزان دەست کردایەوە. یاریزانی ژمارە 99 سەرهەد. بەڵام حەکەم بڕیارەکەی دروستە و ئەس تۆپەکەی وەرگرتووە. دەبێتە خانەی ئەمە ڤاران تۆپەکە جێبەجێ دەکات. ڤاران تۆپەکە بۆ ناو خانەی گۆڵ داستان کاپتن چەلاوی. کاپتن تۆپەکە دەگرێت. کاردۆس تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناوەڕاستی یاریگا. تۆپ لای لازۆ عەلیە. لازۆ عەلی تۆپی لایە. لازۆ عەلی هێرشبەری یانەی ڕانیە و هێرشبەری تیپی کەرکووک. تۆپەکە دەباتە پێشەوە. بڕینێکی یەکجار جوان بۆ ناو خانەی گۆڵی تیپی ڕێناس. بەڵام فاوڵ لە بەرژەوەندی لازۆ عەلی تۆپێکی یەکجار جوان بۆ پێشەوەی یاریگا بۆ سەر خانەی گۆڵی شەماڵ لە تیپی ڕێناس. تۆپەکە لەلایەن کاپتن سامانەوە جێبەجێ دەکرێت. چوار لە کات زیادکراو یاریەکە بەردەوامە. کەرکووک هەوڵی گۆڵی دووەمی خۆی دەدات بۆ ئەوەی سێ خاڵی یاریەکە بەدەست بێنێت. تۆپەکە جێبەجێکرا. تۆپ لای سەرهەدە. سەرهەد تۆپی لایە. تۆپ بۆ کاپتن سامان. ئومێد مەلا تۆپەکە هەڵدەداتە دەرەوە و مەترسەکان کەم دەکاتەوە لەسەر خانەی گۆڵی تیپی ڕێناس. تۆپ لای حەمەدانی تۆپی لایە. تۆپ بەرەو ئاراستەی پێشەوەی یاریگا. ئومێد مەلا تۆپەکە دەکاتە ئاوت لە بەرژەوەندی تیپی کەرکووک. تۆپ لای دارەڤان لای بۆ ئەمین تۆپی لایە. ئەمین ژمارە 7 تۆپی لایە. بەڵام تۆپەکە دەچێتە دەرەوەی یاریگا و دەبێتە
لێدان لە بەرژەوەندی شەماڵ و گۆڵ پارێزی تیپی ڕێناس. یاریەکە زۆر ڕاستە. بەڵێ وا دیارە یاریەکە کاتی بەفیڕۆدراوی تێدا بووە. تۆ بلای دارڤانە، دارڤان بۆ پێشەوە، فاوڵ لە بەرژەوەندی دارەڤان و تیپی کەرکووک. وا دیارە گەرم و گوڕێکی زۆر بە یاریەکەوە هەیە. ئێستاش کاتێکی ئەوتوی نەماوە لە کۆتا خولەکەکان داین. کەرکووک دەیەوێت سێ خاڵی یاریەکەی ئەمڕۆ بەدەست بێنێت. ئەمین تۆپەکە جێبەجێ دەکات بۆ ناو خانەی گۆڵ کاتن شەماڵ، بەڵام بۆ دەرەوە. کاپتن حەمەڤاران تۆپەکە جێبەجێ دەکات. سێری سەعاتێکە پێچ لێدا تو کۆتای دەوێت. لەخولەکی 6:20 دەستمان پێکەی. بەڵێ ئەنجامی یاری 1-1 لە بەرژەوەندی هەردوو بلادایە بۆ یاری کۆتایی. یاریەکە بە یەکسان بوو کۆتایی بهات. ڕێزی ڕەون محەممەد و کامێرەمان و سابیر ئاجی دێژەری یاریەکە پول فەرموو سامانن دەستی هەموو لایش خۆش بێ. هیواداری لەکەم و کوڕیمان ببورن، هەرویسمان دەنگ و ڕەگمان هەبێ. هیوادارین لەکەم و کوڕیمان ببورن. ئەنجامی یاریەکە 1-1 بۆ هەردوو لە دەستخۆشی بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.